قارون بۆ ئەوەی زیاتر ماڵ و سەرۆت و سامانی خۆی دەرخا پۆزەکەی بە قووەتر بێ خی گەورە دەفەرمێ فخرج على قومه في زينته قال الذين يريدون الحياة الدنيا يا ليت لنا مثل ما أوتي قارون إنه لذو حظ عظيم. قارون لەگەڵ دار و دەستەکەی خۆیدا لەگەڵ سەروەت و سامان و ئاڵتون و هەموو شتەکەی خۆیدا بە ماڵ و سەروەت و سامان و پۆزی خۆیەوە دەرچوو بۆ ناو قەومەکەی خۆی وتیان فلان سعات فلان دقا قارون دەرئەچێ ئاگادار بن چۆن مانۆڵی سەربازی ئەکرێ ئاوا بە هەمان شێوە قارون دەرەچێ بە ماڵ و سەروەت و سامان و بە کرێکار و بە عەبدەکانی و بە حیمایە و بە هەموو کەسەکانی ئێوەش چاوەڕێکن ئیتر خەڵکی وەستاوە لەسەر جادە ئەم بەر و ئەو بەر چاوەڕن قارون بێت. قارون هات خی گەورە فەرمێ ئەو کەسانی کە ئەهلی دنیا بوون دنیاویست بوون دەیانو ئای یا لەیتە لەنا میثل ما ئوتیە قارون خۆزگایە کاتە بینیان قارون هەموو شتەی بەدواوەیە ئەمە سەرۆت و سامانەکەیتی ئەمە حیمایە و کۆیلەکانێتی ئەمە سەرۆت و سامانەکەیتی ئەیانوت خۆزگایە ئێمەش وەکو قارون خوا ماڵی پێمان بەخشایە. بەڕاستی خاوەن بەخت و بەشێکی زۆر گەورەیە سبحان الله. کەسانێکی ئەمڕۆژ بە هەمان شێوە وەکو ئەو خەڵکەی دەوروبەری قارون کە سەیری قارونیان دەکرد هەمان تەبیعەتیان هەیە ئەوان ئاواتیان بە قارون نەخواست. خەڵکانێکشی ئەمڕۆ مەسوولێک دەبینێ یاخود دەوڵەمەندێک دەبینێ دەڵێ خۆزگای من کوڕی فڵان کەس بوومایە خۆزگای حیمایە فڵان کەس بوومایە خۆزگایە سایەقی فڵان بوومایە لە کاتێک ئەو کەسە ڕێگای خواشی بزر کردو و ڕێگای خواشی نەگرتووە یعنی ئینسان بۆ خۆیەوە بچووکاتەوە. کەسانێکی زۆر ئاواتیان دەخواست وەکو قارون بوونایە کوڕە حیمایە قارون بوونایە لە قارون نزیک بوونایە بەڵام ئەو کەسانی خوا گەورە دەفەرمێ ئەهلی عیلم و ئیمان بوون دەیانوت ئەوە ئێوە چی دەڵێن پاداشتی خوا گەورەترە لە ئەمەی قارون چ قیمەتێکی ماڵ و سەرۆت و سامانێک کە ڕێگای خوات بزر کرد. بەڵێ کەسانێکی بە هەمان شێوە ئاواتە خوازن بۆ کەسانی خراپ کە خۆزگایە کوڕی فڵان کەس بووینایە برای فڵان کەس بووینایە خزمی فڵان کەس بووینایە حیمایەی بووینایە بەڕاستی بەداخەوە